لا یاری لوتکەی هەفتەی پێنجەمی خولی نایابی کوردستان یانەی پێشمەرگەی هەولێر لە پیرمان میوانداری شێروانەی پێشەنجی کرد. یاریەکە زۆر بە خێرایی دەستی پێکرد و لە یەکەم دەرفەتی ڕاستەقینەی یاریەکە و لا خولەکی پێنج بەرهەم حوسێن تۆپێکی لا موسعەب جەمالی هاوڕێی وەرگرت و گۆڵێکی جوانی پێتۆمار کرد و شێروانەی پێشخست. پێشمەرگەی هەولێر گەڕی گرت و هەموو هەوڵەکانی خستە گەڕ بۆ گۆڵی یەکسانی. گۆران لێدانێکی ئاراستەی گۆڵ کرد، مەڕوانی گۆڵپارێز دووری خستەوە. سەلامیش هەوڵی گۆڵیدا سوستون وەڵامی نەخێر بوو. حەمکەش ڕێگای دروستی گۆڵی نەدۆزیەوە. گەیلان لوقمانیش هەوڵیدا سەرکەوتوو نەبوو. بەڵام لە لێدانی گۆشەکەیەوە لە خولەکی 12 هیدایەت لە تیف تۆپێکی بەرز کردەوە و سەلام ئەحمەد بەسەر ئەنجامەکە یەکسان کردەوە. دوای 4 خولەک دیار عەلی ناسراو بە حەمکە با لێدانێکی بەهێز بۆ گۆشەی مەرگ توانی پێشمەرگەی هەولێر بە گۆڵی دوم پێش بخات. دوای 4 خولەکی دیکە بارزان حەیدەر با لێدانی ڕاستەخۆ لە دوورەوە سوودی لە بێ ئاگای مەڕوان وەلیدی گۆڵپارێز بینی و گۆڵی سێمی بۆ زەردپۆشانی خاوەن ماڵ تۆمار کرد. نیوە یەکەم کۆمەڵێک هێرشی دیکەی بەخۆیەوە بینی و مەترسی زیاتر کەوتە سەر گۆڵی هەردوویانە بە ئامەبەستی زیادکردنی ئەنجامەکە، بەڵام گۆڵی زیاتری لێوە بەرهەم نەهات و نیوە یەکەم بەم ئەنجامە بە کۆتا هات. لا نیوەی دۆم هەرزوو خەریک بوو پێشمەرگە ئەنجامەکە لەسەر میوانەکەی قورستر بکات با سەرێکی ڕەحیم ئۆلابی و لێدانێکی جوانی گەیلان لوقمان، بەڵام ستون و گۆڵپارێز بوونە بەربەست. یاریەکە ڕووداوێکی گرنگتری بەخۆیەوە نەبینی و هەر بۆیە بە هەمان ئەنجامی 20 خولەکی سەرەتا لە بەرژەوەندی پێشمەرگەی هەولێر بە کۆتا هات. پێشمەرگەی هەولێر بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک براوەی یاریەکە بوو. بەڕاستی پێشمەرگە یەک لە تیمە باشەکان حتمەن یەکێ لەو تیمانەیە کە شەڕی سەدارە و پاڵەوان بوونەکە یەکێکە لە تیمە باشەکان. ئێمە بەڕاستی بڵێن 20 دقەی یەکەم تەرکیزمان لە یاریەکەنە بۆ ڕاستە گۆڵە پێشکەوتین، بەڵام لە خلال 5 دقەیە گۆڵ 3 گۆڵمان لێکرا بە تێکڕای یاریەکە. ئێمە توانین بڵێن باڵا بەتابەت لە گێمی دووەمە باڵا دەستی باشمان هەبوو، هەموو تۆپەکان لە ئێمە بوو وەکو ئاست. من لە تیپەکەم ڕازی بووم بەتابەت لە گێمی دووەمە، بەڵام بەداخەوە لە گۆڵی لە گێمی یەکەمە لە چارەک بە 20 خولەکی سەرەتا یاریەکە تەرکیز یاریزانەکەمان تۆزێ بە پێی پێویست نەبوو لە چەند هەلێکیان خۆستەوە لەواچێ هەڵی فەردی تیمەکەەوەی لێ کردووە کە 3 گۆڵی کوشندەمان لێکرا سەرتا یاریەکە. بەڕاستی ئەوەی ئامانجی ئێمە بوو گرتنی سەدارە بوو و بە جوودی یاریزانەکان و کادری تەدریبی توانیمانە و ئەو قورسایی هەگرین و توانیمان ئەنجامی بدەین. زۆر سپاس بۆ خۆی گەورەی ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو ئەرکمان قورسر دەبێ و دەبێت کاری باش لەسەر بکەین هەتا لە سەدارە بنینەوە. بەم شێوەیە پێشمەرگەی هەولێر بە کۆکردنەوە 11 خاڵ لە 5 یاری هاتە پێشەنجی یانەکانی خولی نایابی کوردستان. شێروانەش بە 9 خاڵ و بە کاتی لە خانەی دووەم دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام پیرمام.